داواکاریمان بەس موچەیە هیچکەمان ناوێت بفتیشەک نییە عالەم فەقیرە 100,000شان بڕیە ئایا ئەوەس نازان دەدەنەوە یان نادەنەوە. ژیانی ئابووری خانەنشینەکان وەکو ئەوانی تر نییە. داواکاریمان بەس موچەیە هیچکەمان ناوێت معاشمان بدەری دەستیان خۆشبی چیتکەمان ناوێت هەتا ئێستا باش بووین ئینشاڵڵا باشتریش دەبی ئەوەی کە بڕایە دەرێن گەڕایتەوەش ئەمە سوپاسیان دەکەن و ئینشاڵڵا بەرەو باشی دەڕوا لەمەودا خانە نیشانان مەغدوور ناکەن ئینشاڵڵا. ڕاستی بینم دایرەکە زۆر فەرق و جودایی دەکەن خوددا قبول نەکە. دوای سەیدەلیەکان حەبەک بە 2 درهەمە کابرا دەبینی غەشی بە 4,000 وەردەگری فەوار چییە ب 4,000 دوودە لە من 4,000 وەرگرتیە فەوارە. بە خانشینی هەولێرێ ئەوەی پێش 2014 هەتا ئێستا لە تەقاعودیەک هاوتان بۆ نەکرایە وەکو بەغدا لەو نەکرێتە ئێستا نازان ئایا دەکرێت یان ناکرێتن. دووەمین 100,000شان بڕیە ئایا ئەوەس نازان دەدەنەوە یان نادەنەوە. ژیانی ئابووری خانەنشینەکان وەکو ئەوانی تر نییە کە لە دەوامن. لەبەرەوە موچەکەمان زۆر ئەگۆڕێ یعنی زۆری لێکەمە بێتەوە. ئەو کەسەش کە بە ئەچێتە تەمەنەوە پێویستی پێ جگە لە پێویستی ژیان و ماڵ و مناڵی خۆی نەخۆشیەکانیش زۆر بەردەوامە یانی. دەمانەوێ معاشمان نەبڕن ئەوی کراشە لۆ خەچیا کرایە لەو مەش بکردن و چی مشکلی دیکەمانی هەر ئەوەندەی لۆمان بکرد یان ئەوە معاشەکانمان نەخبڕن و هاوتاکەی لەگە بەغدامان دەنێ و وەڵا هەر پێشتریش بارمان گران بوو پێشتر خۆ باشمان سووک نەبوو ئەوەندە هەروەشی خۆی گرانتری کرد پێشتریش بارمان خۆش نەبوو بارمان گران بوو ما ئەم بەبانجێ نەدەدرا و ئەو مانگەی دەدرا بار ناخۆش بوو. بفتیشەک نییە عالەم فەقیرە ئەدی هەزار ڕەحمەت لە گۆری سەرۆکمان مەڵە مستەفا هەزار ڕەحمەت لە گۆری ئەوی پیاوی باشە. داواکاری ئێمەوەیە هاوتا بکرێتەوە پێش 2014 وەکو بەغدایە و دووەمین 35 ساڵ نەفتە ئەساس چووکە 35 ساڵ کاتی خۆ 35 ساڵ حەدی عەلا بوو ئەو 35 ساڵی هەبایە حەدی عەلای وەردەگرت بەس ئێستا ئەو فترەیە پاش 35 ساڵی هەیە 30 ساڵ هەیە 2 ساڵ هەیە 35 ساڵ هەیە هەموو تەقاعودی لێ بڕایە کە تەقاعود لێ بڕا حەق دەبی ئەو فترەی لەوە تەقاعود حسێ بکەن. ئێمە بەس فریاکەوین ئایا ژیانی ماڵ و مناڵمان جێبەجێکەین یاخود بدەین بە دەرمان و عیلاج بۆ خۆمان. ئەوە شتێکی ڕوون و ئاشکرایە هەموو کەسێک کاچێتە تەمەنەوە خانەنشین معنای چی؟ معنای ئەوەی چۆتە تەمەنەوە. جا لەبەر ئەو لێ بڕینی پارەیە لە موچەی خانەنشینەکان کاری زۆرمان تێکە.